تان باش بەهۆی کارکردن لە پرۆژەی دەواازەی شاری سۆران لەلایەن کۆمپانیای کاڤین گروپەوە لە ئێستادا سایدێکی ڕێگای نێوگەلی عەلیبەگ بەڕووی شوفێران داخراوە. شوفێران دەتوانن لە ئەوانەی لە هەولێرەوە مەبەستیانە ڕوو لە ئیدارەی سەربەخۆی سۆران بکەن، بە تایبەتیش لە بڵێم ناو سەنتەری قەزای ناوەندی سۆران دەتوانن ڕێگای بێخاڵ بەکاربێنن و سایدی چوون لە سۆرانەوە ئاساییە، بەڵام دەبێت شوفێرانی منتیقەی یاخود دەڤەری مێرگە سۆر و هەروەها هاودیان باڵەچیان ئەوانە ئەو سایدەش داخرێ پاشکەمێکی تر بە پێی گوتەی بڵێم کارمەندانی کۆمپانیای کاڤین گروپ دەبێت ڕێگای نێو ناحیەدیانە بەکاربێنن، لەبەرەوە ئەو سایدەش بە تەواوەتی داخرێ بەهۆی ئەوەی کە کارکردن لێرە لە دەواازەی شاری سۆران دەستی پێکردووە. سایدی چوون لە ئێستادا سایدەکە ئاساییە، بڵێم لە سۆرانەوە مەبەست بێ بچیە خەلیفان یاخود هەولێر هەر شارێکی تر، بەڵام سایدی چوون بڵێم لە هەولێرەوە کە بە ئاراستەی سۆرانەوە دێت لە بازگەی نێو گەلی عەلیبەگ کە بازگەی بێخاڵی پێڵێن، لەوێ لەلایەن پۆلیسی هاتچۆ ئامادەیە ڕێگە بە هیچ شوفێرێک نادرێت، لەبەرەوەی کارکردن لە ئێستادا دەستی پێکردووە دەبێت ڕێگای بێخاڵ بەکاربێنن. من گفتوگۆم لەگەڵ هەندێک لەو کارمەندانەی بڵێم کاڤین گروپ کرد، ئایا چەند دەخایەنێت کە ئەم داخرانە ئەم سایدی ئەم ڕێگایە ئەوان ئاماژیان بۆ کرد تا تەواوی ئەو پرۆژەیە بە کۆتا دێت کە بڵێم فلکەی دەواازەی شاری سۆرانە بە شێوازێکی مۆدێرن و سەردەمیانە دووبارە دروست دەکرێتەوە. کارکردن کەی تەوابوو ئینجا سایدەکە بەڕووی شوفێران دەکرێتەوە سایدی چوون و هاتن لە نێوگەلی عەلیبەگ. دیمەنی ئێستای دەواازەی شاری سۆرانەوە گوتم لە ئێستادا لەم ساتە کارکردن لەو پرۆژێ دەستی پێکردووە و چاڕوان دەکرێت چەند ڕۆژێکی بێت بۆ ئەوەی کە هەم بە شێوازێکی باش چا بکرێت و ئینجا قیرتا بکرێتەوە و دووبارە بەڕووی شوفێران بکرێتەوە. دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە پرۆژە خزمەتگوزاریەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران سەرڕای ئەوەی کە وەرزی زستانە، بەڵام هێشتا پرۆژە خزمەتگوزاریەکان لەم دەڤەرە بەردەوامیان هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت گرنگی تایبەت بە سێکتەری ڕێگاوبان بدات، لەم چوارچێوەش کە بەرزەپردی سۆران یەکێک لە پرۆژە هەرە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە، کارەکانی بەشێکی زۆر بە کۆتا هاتووە و چاڕوان دەکرێت لە چەرمانجی داهاتوو ئەم پردەش بە ڕووی شوفێران بکرێتەوە کە کار ئاسانیەکی زۆر بۆ هاتچۆی ئۆتۆمبیل دروست دەبێت لە ناو سۆران و فلکەی ناوبازار. وە گوتم لە ئێستادا پۆلیسی هاتوچۆی سۆرانیش لێرە ئامادەیان هەیە بۆ ئەوەی ڕێنمایی شوفێران بکەن کە سایدی هاتن لە سۆران بەو شێوازەیە کە لە بەرزەپردەکە دێە دەرەوە دێی لەو ڕێگا نوێی کە پێش چەند ڕۆژێک لەلایەن ئەم کۆمپانیەوە قیرتاو کراوە کە قیرتاو کرا ئینجا شوفێران دەتوانن بەم ڕێگایە بەرەو هەولێر و خەلیفان و شوێنەکانی تر بڕۆن. ڕێگاکە لە ئێستادا سایدی چوون بۆ هەولێر کراوەتەوە، تەنها ئەوەی ماوە کە کارکردن لێرە بە کۆتا دووبارە دەکرێتەوە. شوفێرانیش لە ئەوەی لە هەولێرەوە لە خەلیفانەوە بیەوێت بێتە سەنتەری شاری سۆران دەبێت ڕێگای بێخاڵ کە ڕێگایەکی یەکساییدا دەبێت بەو شوێنە هاتوچۆ بکەن، بەڵام دیار نییە چەند دەخانێت. لە ئێستادا وەک گوتم پۆلیسی هاتوچۆی سۆران خەلیفان لە نێو بازگەی گەلی عەلیبەگن، پاش چەند خولەکێکی تر ئەم ڕێگای بە تەواوەتی داخرێت. ئەمە بوو کۆی ئەو زانیاریانەی بۆتانم گواستەوە کە فلکەی یاخود ڕێگای گەلی عەلیبەگ بەڕووی شوفێران داخرێت، دیار نییە بۆ چەند ڕۆژێکە.